أجواء جدا رائعة، أجواء جدا ممتازة، أجواء دهوك حيل حيل حلوة. إحنا من الموصل ومو أول مرة جايين، إحنا على طول نجي يعني كل أسبوع كل 10 أيام إن شاء الله، كل ما جمعة نهار عطلة إن شاء الله نجي لدهوك وللثلج. ماكو بالموصل هالشي، جينا هنا نتونس شويه ويا الاهل ويا الجماعه. ثلج طيب ما شاء الله بالموصل، ما عندنا اصلا ثلج، جينا احنا من الموصل هنا يلا نضرب بالثلج هاي. ابي نفرق 24 ساعه لناو سالونك بيت لناو قاعك بيت بو بقرب بنايانا هليام سنه او بخون دان بخون هميشه ابي 24 ساعه يقنف لناو قاعك بيت. قاعانەیە ئەمە مۆدێرنە، چەند کرێکارێکی شەکال لەسەری بۆ ئاگاداربوون لە جیازەکان بۆ تەوزیعکردنی عەلەف و نەعامێ سەردەمیانێ و مواسەفات لە قاعەکانمان و هیچ کێشەیەکمانێ لە ڕووی کواڵێتی دەواجینەکانمانەوە. بەڕاستی لەنگا دوستان زیاتر خواستی لەسەرە، خواستەکان وەکو ئەوەی بڵێن پێڵا و قەمسەڵە و فانی لەو ئەو شتێلە زیاتر سوستانە خواستی لەسەرە. بە نسبەی هاوینە وانی هاوینان بازاڕی وانە بەڕاستی زیاتر لە زستانە ئەمە ئەتوانین تۆزێ شتێ لێ بکەین لە زستانە لە هاوینانە وانە. من وەکو هاوڵاتیە هەتاکو و موادی لەنگە لە بازاڕا بوێ شتی تازە ناسێنم لەبەرەوە کوالیتی زۆر بەرزە، شتێکی زۆر جوانە، شتێکی زۆر چاکە، مارکەی هەمووی مارکێشتی ئەسڵی هەمووی، حتا چینە تەبەقە بەرزەکانی شتێن بە دوای ئەو موادەیە کردن کە لە لەنگا بێت و پاک و جوان بێت، جوانی تێیە لەنگە. زۆر هین نییە.